بێگومان یەکێکی نێتەوەی گوت لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا بەڕاستی پێویستە لاەنە سیاسەکان خەمێکی جدی لێ بخۆن ماوەی 20 ساڵە ئیشێکی جدی لەسەر نەکراوە بەداخەوە چەندین جار چۆتە پێشە بەڵام بەداخەوە بە لایەنێکی سیاسی دیاریکراو هەوڵی ئەوەی داوەکە ئیشکانوە خۆی نەڕۆن ئەگە ببینین هەموو گەلان یەکێتی نێتەوەیەکی سەربخۆیان هەیە و یەکێتی ڕاستەقینیان هەیە بەڵام بەداخەوە گەلی کورد لەگەڵەوەی گەلێکی پەش و بڵاوە گەلێکی زۆریشە باقەت لە چاو هەموو نەتەوەکانی کە پێویستی بە یەکێتی نەتەوەی هەیە بۆ دیاریکردنی ئامانجەکانی و کارکردن لەسەر نەتەوەکەی کە نەتەوەکی کووردا کە سیرکەین لایەنەکان بە شێوەیەکی خەمخۆرانە نانە پێشەوە بەڵام لەلایەکی ترەوە کە سەیری خوارەوە دەکەین لاەنە سیاسەکانی لێ دەبینە دەرێ گەل لە خوارەوە هەموو یەک دەستە یەک پارچەیە لە هەر شوێنێک ئازارێکە بێ هەموو گەل بۆی دەناڵێنێ نمونەی باشمان هەیە ئەوەی بینیمان لە ڕۆژئاوا لە باشوور لە ڕۆژهەڵات لە هەر شوێنێک تەنگەژەیەکە بێ لە هانی سیاسی ئەو وڵاتانە تەنگە بە کورد هەڵبچن بێگومان ئەوە گەلە ئامادەی هەیە گەنج خۆبەخشانە لێرە دەستی بۆ ڕۆژئاوا دەجەنگی خەبات دەکات لە پێناو نەتەوەکەی خارجی لاەنە سیاسەکان ئەوە گەلە خۆی خەمخۆری خۆیتی و دەهێ ئەو ئامانجە بەدەست بێنێ بەڵام ئەوەی لە هەمووی زیاتر ئەوەیە لەو ڕۆ بەدواوە لاەنە سیاسەکان خەمێکی جدی لێ بخۆن هەوڵی نێتەوەی بدەن کۆنگرەیەکی سەرکەوتوو بەستن بۆی ئامانجەکانی گەلی گورد دیاری بکەن و خاڵ بە خاڵ هەنگاو بە هەنگاو کاری بۆ بکەن و بچنە پێشەوە بەڵێ لە ڕاستیدا کۆنگرەی نەتەوەی لە ئێستادا بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی گەلی کوردستان لە ئێستادا وەکو دەبینین ڕوبەڕووی مەترسی بۆتەوە هەر کاتێکیش گەلێک ڕوبەڕووی مەترسی ببێتەوە یەکەم کار کە دەبێت ئەنجامیدا بەڕای من ئەوەیە کە یەکگرتوو بێ یەکدەنگ و یەک هەڵوێز بێ بۆ ئامانجێکی هاوبەش بەڕای من پێکنهێنانی کۆنگرەی نەتەوەی دەگەڕێتەوە بۆ زەهنیەتی ئەو هێزولانەی کە دەتوانین لەژێر نانوشانی ناسیۆنالیزمی خێڵەکیدا خۆیان کەینەوە ئەو هێزانە بە درێژایی مێژووی خۆیان کاریان بۆ بەرژەوەندی بنەماڵەیی یان بەرژەوەندی شخصی کردووە هەر یەکێک لەو هێزانە کۆمەڵێک بەرژەوەندیان لەگەڵ وڵاتە داگیرکەرەکانی کوردستان هەیە بەسەرەن لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران ئەو بەرژەوەندە شخصیانەی خۆیان دەپارێزن بۆیە ئەوان پێیان وایە پێکێنانی کۆنگرەی نەتەوەیی دەچیتە خزمەت هێزێکی تایبەتەوە بە ڕوونتری قسە بکەین دەچێتە خزمەتی تەبگەری ئازادی چکە تەبگەری ئازادی هێڵێکی نەتەوەی هەیە ئەو هێڵە نەتەوەیەش بێگومان دەبێتە لێدان بە ناڕاستەوخۆ دەبێتە لێدان لە بەرژەوەندی ئەو هێزانەکە سەر بە هێزە داگیرکەرەکان سەر بە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستانن لەبەر ئەوە ئەم هێزانە بە هیچ شێوەیەک بەڕێی من نایەنە ژێرباری کۆنگرەی نەتەوەیی یەکێتی نەتەوەی پێویستە بەڕاستی بۆ هەر نەتەوەیە کە بیهەوێ ڕزگار بێت لە ژێر ئەو وڵاتانەی کە هەڕەشەن بۆ سەریان ئێمەش وەکو گەلی کورد یەگرین بەڕاستی بەڵام حزب لە چاوی حیزبەکانی خۆیانەوە سەیری یەکێتی نەتەوەی بوون ناکەن بۆ نمونە یەکێتی بۆ خۆی تێدەکۆشی پارتی بۆ خۆی تێدەکۆشی گۆڕانە بە هەمان شکڵ گرنگە لەسەرەوە ئەوانە یەک بن بۆ کۆنگرەی نەتەوەیی پێویستەکە و زەروریەکەی لەوەدا کۆنگرەی نەتەوەیی یاخود وڵاتی سەربەخۆ وەکو گەلی کورد کە وڵاتێک سەربەخۆمان هەبێ چیتر ڕەم ناکرین بۆمباباران ناکرین زەرەری ئابووریمان پێ ناگا بەڕاستی دەبینە وڵاتێکی سەربەخۆ بەڵام ئێستا بەداخەوە خاک داگیر دەکرێت سەری مناڵە دەپەڕێنرێ بۆمباباران دەکرێن ئەوانە هەمووی زەرەرە بۆ گەلی کورد بەرپرسانی کورد لە هەر چوار پارچاوە یەکتر بگرن بۆ ئەوەی وڵاتێکی سەربەخۆمان هەبێت چیتر هەڕەشەی وڵاتانی دراوسێمان لەسەر نەبێ ببینە وڵاتێکی سەربەخۆ گەلەکە لە خوارەوە بۆ خۆی یەکە بەڵام بەداخەوە بەرپرسەکان لەبەر بەرژەوەندی حیزبی تا ئێستا کۆنگرەیەکی وە یاخود گربوونەوەیەکی وە نەکراوە کە پرسی یەکێتی نەتەوەی کاری لەسەر بکرێ ببینە دەوڵەتێکی سەربەخۆ یاخود وڵاتێکی سەربەخۆ بۆچی باش و دژی باکوور بێ بۆچی ڕۆژئاوا دژی ڕۆژهەڵات بێ یعنی هەموو ئەوانە لە پایچی ئێمە هەچوارمان هەچوە پاچەمان کوردین دەبێ یەک بگرینەوە حڕەکەیەکی ئاپۆچی پێویستە بۆ ئەوەی کار بەوە بکرێت هەیە دەڵێت کورد پشتی نەبووە بەداخەوە دۆستی نەبووە تاکە ئێمە پشتمان ناوێت دۆستیشمان ناوێت تەنها خۆمان دۆستی خۆمان بین وڵاتانی کە بۆ خۆیان دەبن بە دۆست و پشتی ئێمە